هەرچەندە بێموچەیی کاریگەری زۆری لەسەر کار و کاسبیان هەبوو بێبازاری داهاتیانی تا خراپتنی ئاستا بەزاندووە، بەڵام سەرباری ئەوەش بەشێک لە دوکاندارەکانی سەی سادە داهاتی ڕۆژانەیان دەبەخشن لە قەوماوانی غەزە. ئەوان کێبڕکەیانەوە ڕۆژ و ژمارەی دوکاندار بە دڵێکی گەورەوە داهاتەکانیان بە خوشکوبرا لە قەوماوەکانیان لە غەزە دەبەخشن و دەڵێن ڕۆژان ڕۆژی لە دوایە و ئەمڕۆ لەوانە ڕەنگە سبەی لە ئێمە بێت. ئێمە وەکو دەلاخانەیەک لە غەزای سەی سادە خەڵساین بە بڕیاردانی بەخشینی مانگی هەشتمان بۆ مسلمانانی غەزە کە وەکو ئەرکێکی مرۆڤایەتی وەکو ئەرکێکی ئینسانی ئەو بڕەپارە کە ئەو مانگە ئێمە کار دەگەین تەنها ئەیبەخشین بە مسلمانانی غەزە. ئێمە تەنها کە ئەو بڕەپارە لەو کەسە وەریەگەین پێشەوەی بێتە گیرفانیان چێتە دەغیلەی ئێمە بە کەسەگەڵن خۆی خاتە ئەو سنوڕی کە داماناوە. ئێمە وەکو ستافی دەرمانخانەی هیوای سەی سادق بڕیارماندا داهاتی مانگی هەشت ببەخشین بە غەزە وەکو ئەرکێکی ئاینی و ئەرکێکی ئینسانی ئەم بڕیارەمان داوە و ئێمە هەر یەکەم کەس و ئەخیر کەسیش نەبووین ئەم بڕیارەمانیاوە. زۆربەی هاوپیشەکانمان هەر کەس لە پیشەی خۆی بەپێی توانای خۆی ئەم هاوکاری بڕیاری ئەم هاوکاری یاوە. خەڵکیش زۆر بە گەرموگوڕی پێشوازی لەم بڕیارە کردووە، تەنانەت زۆر کەس هاتوون پێویستیان بە عیلاج نەبووە، هاتوون تەنها هاوکاریەکەیان گەیاندووە بڕێک پارەیان داناوە لێرە. مامۆستایەکی یانی دەڵێت بەخشین بە خەڵکی خەزە کارێکی گەورەی و پاداشێکی زۆری هەیە. دەستخۆشی لەو کەسانەش دەکات کە دەبەخشن و دەڵێت بچووکتنی هاوکاری بەکەم مەزانن. جێگای دڵخۆشی ئێمەیە بەڕاستی کە ئەم خەڵکە هیممەت بەرزە، ئەم خەڵکە لێبڕاوە، ئەم خەڵکە دڵسۆزە کە غەمی خەڵکی فەقیر و هەژار و بێنەوا و کەم دەسەکانیان هەیە. خی گەورە پاداشتیان باتەوە بە تایبەت ئەم هیممەتەی کۆتاییەکەوە بۆ خەڵکی غەزەکرا لە سنووری سەی سادەق و شارە زورە شتێکی زۆر بێوێنە بوو. خی گەورە پاداشتیان باتەوە. پێغەمبەری خوا فەرمێن نمونەی ئینسانی مسلمان وەکو یەک لاشەوایە. ئیتر لە هەر شوێنێکی ئەم گۆی زەویا بێ ئێمە مسلمانین ئەبێت لەگەڵ مسلمانانە هاوکار بین. ئەو لاشەیەکە ئەگەر یەک پەنجەی ئازاری بێ شوێنێکی ئازاری بی هەموو لاشەکە پێوە ئەناڵێنێت. بەڕاستی ئێمەش ئەگەر مسلمانێک لە هەر شوێنێک تووشی گرفت و ناڕەحەتیەک بێت ئێمە وەکو مسلمان هەست بە ئازارەکەی. ئەو شەوی شوێنەکانی دیکەی کوردستان چەند هەفتەیەکیشە لە قەزای سەی سادقش دەستگای خێرخوازی بەخشین و چەندین گەنجی خۆبەخشی هاوکاری بۆ خەڵکی لە قەوماوانی غەزە کۆ دەکەنەوە. بەخشینی داهاتی ڕۆژانەی دوکانەکان بە غەزە یەکێکە لە کارە سەرنجڕاکێشەکانی دوکاندارانی شارەکەیە و بەردەوامی بە پرۆسی کۆمەکردنەکە بەخشیوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.